مسلمانان کە هەماهەنگی لەگەڵ حکوومەت هەیە ڕاستەوخۆ بەردەوام بۆ کاروباری مسلمانان هەماهەنگیان لەگەڵ حکوومەت هەیە ئەمڕۆ ڕایگەاندووە کە پەرستشەکانیان یاخود بۆ نوێژی تەراویح لە مزگەوتەکاندا ئەنجام نادەن ئەویش بەهۆی ئەوەی کا لە ماوەی ڕابردوودا و ماوەی نزیکەی 2 مانگ زیاترەکە قەدەغی هاتوچۆ ڕاگەیەنراوە پێشتر لە کاژمێرنەوە قەدەغی هاتوچۆ بوو لە چەند هەفتەی ڕابردوودا کردیانە سەعات دەواتە کردیانە کاژمێردا کە قەدەغی هاتوچۆ هەیە تاکو 4.5 بەیانی بۆیە باسییان لەوە کردووە کە بەهۆی ئەوەی حکوومەت ڕێکاری دژ بە کۆرۆنای گرتووەتە بەر لە ماوەی ڕابردوودا ناتوانن نوێژی تەراویح خۆت بۆ نمونە شەو نوێژەکانیان ئەنجام بدەن و هەروەها ئەمە لە کاتێکدایە کە ئەو دەستەیە کە داوای لە مسلمانان کردووە باسی لەوە کردوە کە نزیکەی ملیۆنێک مسلمان لە هۆڵەندادا نیشتەجێیە بەپێی ئەوەی کە 17 ملیۆن نیشتەجێ هاوڵاتی هەیە بەپێی سەرژمێری هۆڵەندا 17 ملیۆن هاوڵاتی لە هۆڵەندادا دەژیت ملیۆنێکیان مسلمانن داوای لەو ملیۆنە مسلمانە کردووە هەمویان شەوان ڕوونەکەنە مزگەوتەکان ناتوانن تەراویح ئەنجام بدەن و هەروە باسی لەوە کردووە کە دەستەکەیان ئاگداری سەرجەم مزگەوتەکان و سەرجەم ئەو شوێنانەی کردوێتەوە کە نوێژ و عیبادەتی تێدا دەکرێت کە 380 شوێنە بە 380 مزگەوت ناوی هێناوە باسی لەوە کردو ئەو 380 مزگەوتیان ئاگدار کردوێتەوە کە نوێژ و تەراویحی تێدا نەکرێت تاکو حکوومەت بڕیاری نوێ دەرەکاوە هەروەها ئەمە لە کاتێکدایە ئەم دەستەیە کە ئەم ڕاگەنراوی ئەمڕۆ بڵاو کردەوە و 380 مزگەوت و هەروەها وەک ملیۆنی مسلمانی ئاگدار کردوێتەوە کە پرسشەکان بەڕێوەناڕە حکوومەت چەند ڕێکارێکی دیکەی ئەمڕۆ باسی لەوە کرد کە بە قۆنا ڕێکارەکان سوکترەکەنەوە لە چەند ڕۆژ